نوری نەمر. هەمیشە ئامۆژگاری ڕاستڕەوی دەکرد. پێغەمبەری خوا هەروەک چۆن ڕێک و ڕاست دەژیا، ئاوهاژ ئامۆژگاری بەردەوامی ئومەتەکەی دەکرد تا سەرڕاست و ڕاستبێژ بن. جا لێرەدا بە مەبەستی بەهرەمەندبوون لە فەڕ و بەرەکەتی ئەو فەرمودانە هەندێکیان بە نمونە دەهێنینەوە. اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة اصدقوا إذا حدثتم وأوفوا إذا وعدتم وأدوا إذا اؤتمنتم واحفظوا فروجكم وغضوا أبصاركم وكفوا أيديكم. شەشتم لە خۆتاندا بۆم سۆگەر بکە، منیش چوونە بەهەشتان بۆم سۆگەر دەکەم. کە قسەتان کرد ڕازگۆ بن، کە پەیمانتاندا بیبەنە سەر، ئەمین و دەستپاک بن، داوێنتان بپارێزن، چاوتان لە ئاست حەرامدا بپۆشن، دەستتان لە حەرام بەدوور بکرن. بەڵێ، پێغەمبەری خوا تیر ئاسا هەمیشە ڕێک و ڕاست ژیاوە، داوای دەکرد هەمووانیش هەر بەو شێوەیە بژین، تەنانەت بەو سەداقەتە تایبەتی خۆی گەیشتە خاڵێک کە لە نێوان ئیمکان و وجوبدا بوو. ئیتر ئەمە خاڵێک بوو کە لەو دیوەوە تەنها و تەنها سیدقی ئیلاهی هەبوو. بە دەربڕینێکی تر ڕەسوڵ الله درودی خوای لێبێ لە ڕاستی و دروستیشدا بە نێو ئاسۆی قابە قەوسینی ئەو ئەدنادا سەیر و سلوکی دەکرد. بەڵێ، ڕاستە ئەو لە ڕوویەکەوە لە بازنەی ئیمکاندا بوو، بەڵام لە ڕوویەکی ترەوە جیهانی ئیمکانی تێپەڕاند بوو. هەروەک قازی عەیاض لە باسی میعراجدا دەڵێ، حەزرەتی موحەممەد گەیشتە شوێنێک نەیدەزانی پێی دەکوێ دابنێ، پێی وترا پێیەکت لەسەر پێیەکەی ترت دابنێ. بەڵێ، ئەو لە هەموو ڕوویەکەوە مرۆڤ بوو، بەڵام ڕاستی و دروستیەکەی بۆ وەها پلەیەک بەرزیان کردبووە. ئامۆژگاری ئێمەش دەکات لەسەر هەمان خەسڵەت و دەفەرموێ، بەڵێنی ڕاستبێژیم بدەنێ و درۆ ئاوێتەی ژیانتان مەکەن، منیش بەڵێنی بەهەشتان دەدەمێ. لە فەرمودەیەکی تردا دەفەرموێ، دع ما يريبك إلى ما لا يريبك فإن الصدق طمأنينة وإن الكذب ريبة. واز بێنە لە شتێک کە گومانی لێ دەکرێت بۆ شتێک کە گومانت لێی نییە، چونکە ڕازگۆیی دڵنیاییە و درۆژ گومان و دڵەڕاوچێ. هەروەها دەفەرموێ، تحروا الصدق وإن رأيتم أن فيه الهلكة فإن فيه النجاة. هەردەم بە شوێن ڕاستیدا بڕۆن، تەنانەت ئەگەر لاشتان وابوو بەهۆیەوە تیا دەچن، بزانن کە ڕزگاربوونی تایە. لە فەرمودەیەکی تردا دەفەرموێ، عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة وما يزال الرجل يصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا وإياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار وما يزال الرجل يكذب ويتحرى الكذب حتى يكتب عند الله كذابا. پێویستە ڕازگۆ بن، چونکە ڕازگۆیی ڕێپیشاندەرە بەرەو چاکە، چاکەیش ڕێنیشاندەرە بەرەو بەهەشت. کەسی وا هەیە بەردەوام ڕاست دەڵێ و بە دوای ڕاستی و ڕازگۆییدا دەگەڕێ، هەتاوەکو لە لای خوا بە ڕازگۆ دەنووسێت. نەکەن هەرگیز درۆ بکەن، چونکە درۆکردن سەر دەکێشێ بۆ خراپە و بەدڕەفتاری، خراپەکاریش ڕێی دۆزەخ پیشان دەدا. کەسی وا هەیە هەمیشە درۆ دەکات و بە دوای گفتار و کردداری درۆ داوێڵە تا ئەوەی لە لای خوددا بە درۆزن تۆمار دەکرێت. ڕزگاربوون و سەرفرازی لە ڕازگۆییدایە. مرۆڤ ئەگەر بشمرێت لە پێناو ڕاستیدا، ئەوە تەنها یەک جار دەمرێت، کەچی هەر درۆیەک بۆ خۆی مردنێکە. کەعبی کوڕی مالیک ڕەزای خوای لێبێ دەفەرموێ، من بەهۆی ڕازگۆییمەوە ڕزگارم بوو. بەڵێ، هەر کات باز لە ڕازگۆیی دەکرێت، مەحاڵە ئەومان بەبیردانێت. کەعبی کوڕی مالیک ڕەزای خوای لەسەر بێت بلیمەتێکی ئەوتۆ بوو، وتەکانی هێندەی شمشێرەکەی و شمشێرەکەیشی هێندەی وتەکانی تیژ و بڕندە بوو. شاعیر و قسەزانێکی بەتوانا بوو، بە شعرەکانی ورەی کافرانی سەرە و ژێر دەکرد. یەکێکیش بوو لەوانەی لە عەقەبەدا بەیعەتیان بە پێغەمبەری خوا درودی خوای لێبێدا بوو، بۆیە بە یەکێک لە پێشەنگەکانی ئەنساردا دەنرا. بەڵام ئەم هاوڵە بەڕێزە نەیتوانی بەشداری غەزای تەبوک بکات. تەبوک جەنگێکی سەخت و تاقەت پڕوکێن بوو. لەم جەنگەدا مشتێک مرۆڤ لەگەڵ سوپای بێشماری ڕۆمدا هەم لە جەرگەی بیابانی وشک و هەڵقرچێنەردا دەستە و یەخە دەهات.
بەم نیاز و خەیاڵەوە کەوتنە ڕێو ئەو قارەمانەتیانوان. ئەوان پاداشتی ئەمەیان بۆ نووسرا، بەڵام پێکدادان ڕووی نەدا و ئەو جەنگە ترسناکەش تەنها لە یادگەکان دامایەوە. پێغەمبەری خوا درودی خوای لێبێ لە هەموو غەزاکانی تردا جوڵە سەربازیەکانی بەنهێنی دەهێشتەوە، کەچی ئەم جارەیان بە ئاشکرا کەوتە ڕێو هەموانی بانکێشت کرد بۆ جیهاد، کەچی کەعب سەرەڕای ئەم بانگەوازە ئاشکرایەش هەر بەشدار نەبوو. ئێستا با لە زاری خۆیەوە کورتەیەک لە بەسەرهاتەکەی ببیستی. هەمووان بۆ ئەم جەنگە بانکێشت کرا. دیار بوو جەنگێکی دژوار لە پێشدا بوو، بەڵام خوای گەورە تەقدیری نەکرد بوو پێکدادان ڕووبدا. بۆیە ئەم جوڵە سەربازیە تەنها لە چوارچێوەی ئەزمونێکی پراکتیکی دامایەوە. جا نازانم پێغەمبەری خوا لە سەرنجامی جەنگەکە ئاگدار کرا بۆ یان نا، بەڵام بایەخێکی جیاوازی بەم غەزایە دەدا. منیش وەکەر کەسێکی تر ئامادەکاریەکانم تەواو کرد. تەنانەت تا ئەو ڕۆژە بۆ هیچ غەزایەکی تر ئاوا خۆم بە چاچی ئامادە نەکرد بوو. زۆری نەبرد، سەروەری هەردوو دنیا عەلەیهی سەڵاتی وەسەلام فەرمانی جوڵەیدا و سوپا کەوتەڕێ. منیش هەر بە خۆم دەوت هەرچۆنێک بێت پێیان دەگەمەوە. لەم ڕۆوە متمانم بە خۆم هەبوو، هیچ سەرقاڵیەکیشم نەبوو، کەچی هەر دەموت ئەمڕۆ ناس بێ. هەتا ڕۆژان تێپەڕین و گەیشتنەوەم بە ڕەسوول الله بوو بە کارێکی مەحاڵ. ئیتر دەبوایە بە ناچاری چاوەڕێم بکردایە، کردیشم. بەڵام چ چاوەڕوانیە، هەر سەعاتێکی بە چەندان ڕۆژ لێم دەڕۆیشت. سەرنجام هەواڵی گەڕانەوەی پێغەمبەری خوا لە هەموو لایەکەوە بیسترا. جاخۆ هەموو جارێک هەروە بوو. هەر کە دەنگ و باسی نزیکی هاتنەوەی بڵاو دەبووەوە، مەدینە سەر لە نوێ دەبوژایەوە. ئێستاش خەندە و شادی لەسەر ڕوخساری هەمووانە، چونکە پێغەمبەری خوا درودی خوای لێبێ دەگەڕایەوە. لە کۆتاییدا ساتی چاوەڕوانکراو هات. سوپای موسڵمانان گەیشتنە مەدینە. پێغەمبەری خوش درودی خوای لێبێ وەک نەریتی خۆی سەرەتا سەردانی مزگەوتی کرد و دوای دوور کات نوێش دەستی کرد بە پێشوازیکردنی موسڵمانان. خەڵکی پەیتا پەیتا دەهاتنە خزمەتی. ئەوانش کە بەشداریان نەکردبوو بیانویان دەهێنایەوە. تەنانەت زۆرێک لەوانەی حاڵیان وەک من بوو بیانویان دەهێنایەوە و پێغەمبەری خوش بیانوەکەی قبول دەکردن. جاخۆ منیش دەمتوانی هەمان شت بکەم، چونکە لە ڕووی توانای قەناعات پێهێنان و قسە زانیەوە لە هەمویان شارەزاتر بوو. بەڵام بەبێ بوونی هیچ عوزرێک چۆن دەکرا لەگەڵ پێغەمبەری خوادا درۆ بکەم. درۆم نەکرد، نەمتوانی درۆ بکەم کە چوو مەحزوری بە بزەیەکی سەرزەنشدا مێزەوە کە دڵی کوناو دەرکردم. ڕووی تێکردم و فەرمووی لەکوێ بووی؟ منیش بێکەم و زیاد حاڵەتەکەم چۆن بوو ئاوم بۆ جێڕایەوە. لە پاش قسەکانم ڕووی لێ وەرجێڕام و لە ژێر لێەوە فەرمووی هەستە بڕۆ. ئیتر منیش بەم حاڵەوە چوومە دەرەوە کە هۆزەکەم منیان بەم حاڵەوە دی. دەوریان لێدام و هانیان دەدام منیش بیانوێک بدۆزمەوە تا خۆمی پێ دەرباز بکەم. تەنانەت وەک بڵێ قسەکانیان تاوێک لە دڵمدا جێی خۆیان کردەوە. بەڵام یەکسەر هاتمەوە خۆم و پرسییم هیچ کەسێکی تر هەیە وەک من بێت؟ لە وەڵامدا ناوی دوو کەسی تریان پێوت، مرارەی کوڕی ڕەبیع و هیلالی کوڕی ئومەیە. هەردووشیان دوو سەحابی ناسراویش بوون و لە بەشداربوانی بەدر بوون. بەڵێ ئەوانیش هیچ بیانوێکیان نەهێنابووە و کەوتبوونە حاڵی منەوە. ئەستەغفیرڵڵا، چوو بوونە هۆڵی چاوەڕوانیەوە. هەردووچیان کەسانێک بوون شایانی چاولێکردن بوون. بۆیە منیش بڕیارمدا وەک ئەوان بم و هیچ عوزرێک نەهێنمەوە. لەو ماوەیەدا فەرمانێک سەبارەت بە هەرسێکمان دەرچوو. ئیتر لەوە دووە هیچ مسڵمانێک قسەی لەگەڵدا نەدەکردی. هەردوو هاوڵەکەم خۆیان خزاندە ماڵەکانیانەوە و شەو و ڕۆژ بەبێ وەستان دەگریان. جا لەبەر ئەوەی من گەنجترینیان بووم دەچوومە دەرەوە و لە کاتی نوێژەکانیشدا لە مزگەوت ئامادە دەبوو. بەڵام هیچ کەس نەیدەدواندم. زۆربەی کاتەکانم لە مزگەوت بەسەر دەبوو. جاری وا دەبوو بۆ بینینی خەندەیەکی پێغەمبەری خوا بەڕوومدا چەندین ماوەی دوور و درێژ چاوەڕوانیم دەکرد. بەڵام هەیهات هەموو جارەکان بە دڵشکاوی دەگەڕامەوە. ئەو زاتەی کە هەرگیز خەندەی لە ڕوخساری نەدەبڕا بۆ جارێکیش بێ تەماشای نەکردم و بزەیەکی بەڕوومدا نەنوە. زۆر جار کە سەلامم دەکرد چاوم دەبڕیە لێوەکانی تا بزانم هیچ جوڵەیەک دەکایان نا. بەڵام وەرە ببینە بچووکترین جوڵەشی نەدەکرد. زۆر جار کە نوێژم دەکرد بەلاچاوێک تەماشام دەکرد. کاتێک دەستم دەکرد بە نوێژ تەماشای دەکرد. بەڵام هەرکە لە نوێژەکە تەواو دەبووم یەکسەر نیگاکانی لێ بزر دەکردم. 50 ڕۆژی ڕەبەق ئاوا تێدەپەڕی. ئیدی کەسەکان جێگاکان هێن نامۆ بوون لە بەرچاوم وام دەزانی لە وڵاتێکی بێگانەدا. ڕۆژێکیان چوون بۆ بینینی ئەبوو قەتادەی ئامۆزام.
کە زۆرم خۆش دەویست و ئەویش منی وەک گیانی خۆی خۆش دەویست. لە دیواری باخەکەیەوە خۆم هەڵدایە ژوورەوە و چوون بۆ لای. سەلامم لێ کرد، بەڵام وەڵامی سەلامەکەی نەدایەوە. لێم پرسی بۆ خوا بڵێ باوەڕ ناکەی کە خوا و پێغەمبەرەکەیم خۆش دەوێت؟ ئەم جارەیشی وەڵامێکی نەدامەوە. 3 جار ئەم پرسیارم لێ دووبارە کردەوە تا لە جاری سێم داوتی خوا و پێغەمبەرەکەی باشتر دەزانن. ئەمەی وت و بەجێی هێشتم. دەتوت دنیام بەسەردا ڕووخاوە. آخر هەرگیز چاوەڕوانی هەڵوێستی وام لە ئەبوو قەتادە نەدەکرد. دڵم پڕ بوو، دامە پڕمەی گریان. جارێکیشیان کە لە کۆڵانەکانی مەدینەدا دەسوڕامەوە، گوێم لێ بوو پیاوێک سۆراغی منی دەکرد. خەڵکەکەیشی منیان پیشاندا. پیاوەکە هاتە لام و نامەیەکیشی بەدەستەوە بوو. نامەکە لەلایەن پاشای غەسانەوە بوو، بۆ من نێردرا بوو. پاشان لە نامەکەیدا بانکێشتی دەکردم بۆ مەملەکەتەکەی و نووسی بووی. بیستومە هاوڵەکەت دەستبەردارت بۆ و دایبڕی. جابۆیە وەرە لای ئێمە، چونکە کەسانی وەک تۆ لای ئێمە قەدر و قیمەتیان بەرزە. دوای خوێندنەوەی نامەکە لە دڵی خۆم داوتم ئەمەش تاقیکردنەوەیەکی ترە، بۆیە نامەکەم دڕاند و خستمە ناو ئاگرەوە. چلەمین ڕۆژ بوو پێغەمبەری خوا کەسێکی نار تا پێمان ڕابگەێنێت کە پێویستە لە خێزانەکانمان دوور بکەوینەوە. منیش بەنێراوەکەم وت چی بکەم، تەلاقی بدەم؟ ئای بە قوربانی وەفای بوو. فەرمووی کە تەنها لێیان بە دوور بی. ئیتر بە خێزانەکەم وت کە بچێتەوە ماڵی باوکی. لەم نێوەندەشدا خێزانەکەی هیلال بە مەرجی خزمەتکردنی هاوسەرەکەی داوای مۆڵەتی کردبوو، چونکە هیلال کەسێکی بەتەمەن بوو نەی دەتوانی ئیشەکانی خۆی ڕابپەڕێنێت. پێغەمبەری خوش مۆڵەتی دابوو. هەندێک کەسیش پێشنیاری ئەوەیان بۆ کردم منی شەمان شت بکەم، بەڵام قبوڵم نەکرد. ڕاستیەکەی نەمدەزانی هەڵوێستی پێغەمبەری خوا لە بەرامبەر تەکلیفێکی وادا چۆن دەبێت. ڕۆژان هاتوو ڕۆژان ڕۆیشت، 50 ڕۆژی تەواومان بەم شێوەیە بردەسەر. نەمدەتوانی چیتر بەرگە بگرم. دنیام لێ هاتبووە یەک و هێندەی گۆڕ تەنگ و تاریک بوو. ڕۆژێکیان هەر وەک ڕۆژانی تر نوێژی بەیانیم کردبوو لە بانێژەی خانووەکەمدا دانیشت بوو. گوێم لێ بوو یەکێک بە دەنجی بەرز ناوی منی دەهێنا. دەنگەکە دەیوت موژدەت لێ بێ کەعب. ئیتر کە هەر ئەمەم بیست یەکسەر زانیم مەسەلە چیە. بۆیە ڕاستە و خۆ چوومە سوزدە و ئەو ڕۆژە لە دوای نوێژی بەیانی پێغەمبەری خوا لێ خۆشبوونمانی ڕاگەیاندبوو. بەپەلە بەرەو مزگەوت ڕام کرد. هەمویان بە پێوە وەستا بوون و پیرۆزباییان لێ دەکردم. تەڵحە باوەشی پێداکردم و ماچی کردم. وام هەز دەکرد سەر لە نوێ لە عەقەبەدا. ئەوجا چوومە حزوری فەخری کائینات و دەستی مبارەکیم کرد. ئەویش دەستی منی کرد. وا دەزانم ئەگەر لەو کاتەدا مزگەێنی بە هەشتیشی پێ بدرایە بەو ئەندازەیە دڵخۆش نەدەبوو. اینجا فەرمووی خوای گەورە لێتان خۆش بوو. بەدوویدا ئەو ئاەتەی خوێندەوە کە سەبارەت بە ئێمە دابەزی بوو. وعلى الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم. هەروەها تەوبەی ئەو سێ کەسەشی وەرگرت کە لە غەزای تەبوک دواخران دوای ئەوەی کە زەوی چەندە فراوانە لێیان تەنگ بووە. خۆشیان لە خۆیان بێزار بوون. دڵنیاش بوون کە هیچ پەنایەک نییە لە خەشم و قینی خوا بیان پارێزێت جگەلەوەی خۆیان بدەنە پەنای ئەو زاتە. پاشان تەوبەی لێوەرگرتن تا تەوبە بکەن. بەڕاستی هەرخوا تەوبە وەرگر و میهرەبانە. لە پاش ئەوەی ڕەسوول الله درودی خوای لێ بێ ئاەتەکەی تەواو کرد، عەرزم کرد یا ڕەسوول الله، من بە ڕازگۆیی ڕزگار بووم. پەیمانیش دەدەم تا لە ژیاندا بم جگە لە ڕاستی چیتر ناڵێم. بەڵێ حەقیقەتی نبوەت لەسەر بنچینەی سەدەقە واتە ڕازگۆیی و ڕاستڕەویدا ڕێژراوە. هەموو پێغەمبەران ڕازگۆن، پێویستیشە ڕازگۆ بن، چونکە ئەگەر بچووکترین هەڵا یان لاری لە هەر یەکێک لەم زاتانەدا هەبێ کە لە جیهانی غەیبەوە فەرمانەکان دێن و بە مرۆڤایەتی دەگەێنن، ئەوە هەموو شتێک سەرنخوون دەبێتەوە. ئەوە تا سەرجەم ئەو ڕاستیانەی کە دەبێت دەربارەی مرۆڤایەتی بیزانین لە ڕێگەی ئەم مرۆڤە بژاردانەوە پێمان دەگات. ئەمەش بابەتێکی هێندە هەستیارە، بچووکترین هەڵە هەڵ ناگرێت. بۆیە خوای گەورە لەم بارەیەوە دەفەرمێ ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين
ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين. وأجر محمد هندق قسە و گفتاری بەدەم ئێمەوە هەڵبەستایە ئەوە بەهێز و دەسەڵاتی خۆمان دەمانگرت ئەوسا هیچ کەسێک نییە لە ئێوە بربەست و بەرگری بکات لە ئێمە. بەڕاستی پێغەمبەری خوا لە بەرامبەر ئەمر و نەهیەکانی خوای گەورەدا وەک مردوویە گوابوو لە دەستی مرد و شۆردا وحی بەرەو چه ئاراستەیەک بیویستایە وەری دەجێڕا ئیتر ئەویش هەتایە لەسەر ئەو ئاراستەیە دەمایەوە. تەنانەت ئەو کەسەش کە قوربیەتی بەدەستهێنا و گەیشتە خاڵی کۆتایی تۆسقاڵێک لەم هەستیاری لەدەست نەدابوو لە دەستدان با لەلایەکەوە بوەستێت بگرە قوڵتر بووە و گەیشت بووە ئاستێک کە لە توانای کەسدا نەبێت پێی بگات. نوری نەمر